بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت و ئەم کاتە و گەشتکاتێکتان باش. خۆشەویستانم کارزان مەحموودم، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ هاتمەوە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست. بەهۆی ڕووخانی دەوڵەتی سووریا و بەهێزی لەم قۆناغە ڕاگوزەری ئێستایدا زۆرێک لە وڵاتانی هەرێمی و جیهانی لە پێناو بەرژەوەندی دوورمەودای خۆیان ئەگەر نەشتوانن دیزاینەری سەرەکی ئاراستەی سیاسەتە نوێیەکانی دیمەشق بن، دانەوێت پشکیان لەو دیزاینەدا هەبێت. لەم چوارچێوەیەدا کە وەفدی وڵاتانی ناوچەکە پەیتا دەبینین سەردانی دیمەشق دەکەن و لە ڕۆژانی داهاتووشدا ئەم سەردانانە بەردەوام دەبن تا شوێنی خۆیان لە داهاتووی سووریادا ببینن و گەرەنتی بکەن. ئەگەر ناوەکو چۆن هۆکار بوون بۆ ڕووخاندنی ڕژێمەکەی پێشتری بەشار ئەسەد، ئەواش لەم قۆناغەدا هیچ نەبێت دەتوانن ببنە لەمپەر لە بەردەم پێکەنانی حکوومەتێکی بەهێزکە ڕەنگدانەوەی هەموو پێکاتەکان بێت، یاخود دەتوانن ئەو وڵاتە بەرەو شەڕی ناوخۆ ببەن و تامی سەرکەوتنی شۆڕشی گەلانی سووریایان لە بیر ببەنەوە. ئەو لان و میحوەرانە کامانن کە دەیانەوێت لە دیزاینی داهاتووی سووریادا جێدەستیان هەبێت و دیار بێت. کام میحوەر لە هەمویان بەهێزترە و کاریگەری لەسەر داهاتووی سووریا دەبێت. ئایا کوتلە سیاسەکانی سووریا دەتوانن ڕێککەوتن و بەیەکەوە ڕێک بکەون و پێکەنانی حکوومەتی ڕاگوزەری نیشتیمانی سووریا پێکەوە ڕابگەێنن و سووریا لەم قۆناغا پڕمەترسیە ڕاگوزەرە دەرباز بکەن؟ لاگەری شکستی ڕێکەوتنی گەلانی سووریادا دیمەشق و ئاسەدە چی ڕوودەدات؟ سووریا لە بەردەم دابەشبووندایە یان یەکگرتنی هەموو گەلانی سووریا و بەرەنگاری ئاڵنگەرەکانی بەردەمیان دەبنەوە؟ پێگەی کورد لە دیزاینە گەورەکەی سووریادا چی دەبێت؟ وەفدی ئەمریکی و فەڕەنسی هەوڵی لێک نزیکردنەوەی ئەنەکەسە و هەسەدە دەدات. ئەم لێک نزیکردنەوەیە بۆ ئامادەکردنی کوردە بۆ قۆناغی داهاتوو بەو پێی کە پێشتر ئاگاداری ئەم ڕووداوە خێرانە نەبووە. ئەمانە و چەند بابەتێکی دیکە با میوانداری میوانە بەڕێزەکانم هەریەکە لە بەڕێز دکتۆر فاروق محەممەد توێژەری سیاسی لە ستۆدیۆی ناوەند لەگەڵم دەبێت، هەروەها بەڕێز ڕەمەزان کەریم چاودێری سیاسی لە شاری هەولێرەوە لەگەڵم دەبێت. هەردوو میوانە بەڕێزەکانم بەخێر بێن. ماس فاروق بەخێر بێن. کاک ڕەمەزان سڵاوتان لێبێت و بەڕێزیشتان بەخێر بێن. سەرەتا دەمەوێت لە بەڕێزتانەوە دەست پێ بکەم. لە هەر شوێنێک شەڕێک هەبێت ئێمە دەزانین کە بابەتێک هەیە کە پێشتر بە زۆر سپاس مەمنونین. لە هەر شوێنێک کە شەڕ هەبێت یاخود ڕووی دابێت دەزانین پێشتر بابەتێک هەیە کە پێشتر بە دانوستان بە گفتوگۆ لەسەری ڕێک نەکەوتون. ئێستا شەڕەکە لە سووریا ڕوویداوە، قۆناغێکی نوێ هاتوۆتە پێشەوە. هەندێک لایەن دانەوێت کە جێدەستیان هەبێت لە سووریای نوێدا، ئەوەی کە پێی دەوترێت لە دیزاینی نەخشەی داهاتووی سووریادا. دەمانێت بپرسین کێیەکە دەیەوێت ڕۆڵێکی سەرەکی هەبێت لە دیزاینی دەوڵەتی داهاتووی سووریادا؟ سووریەکان خۆیانن یاخود وڵاتانی هەرێمی و وڵاتانی جیهانین؟ gelek spas dengî mekuje babê gelek spas zanî birayê birêz zor spas bo derfetekê we da di rastî da پرسیارێکی جوانە، یعنی پرسیارەکە ئەوەیە حەقیقەت خەڵقی سووریا کۆمەلگەی ناودەوڵەتی وێ داهاتووی خود دیار بکەن یان بۆ نمونە ئەو دەسەڵاتی ئێستا ئێمە دەزانن کۆ دەڕاستیدا شۆڕەش ڕاپەرینە گەل بەوی ریژیمی ئەسەد ئەم ئاخرا نەڕووخە زێدەتر ئەمە بە ئەسکەری ڕووخە. ڕاستە بەرهەمی ساڵێن ڕابردوو بوو، بەلەم زێدەتر ئەوانە هێزێکی ئەم بێژن کۆ پێشتر ڕادیکال بوون، هێزێکی ئۆپۆزیسیۆن ناسیۆنالیزمی عەرەبی و مۆرکێکی خۆنێ ئیسلامی هەبوو هاتن ڕووخاندن. بەلەم ڕاستی و پێتەن بڵێ بڕۆن و ڕاشکاوی بە شێوەیەکی زانیاری ئێمە خەیالی باس نەکرد. هێزێ ناودەوڵەتی من بە ڕێگەی کاناڵی پەیام تیڤی باش یەکەم کاناڵی تەلەڤیزیۆن دەبێت لە کوردستان و من یەکەم کەس بم ئەم تشتا دەڵێم. باش پەیمانە لۆزانێ سەدە هەفتەی هەلوەشە، پەیمانە لۆزانێ نەما. بەڵێ هێزێ ناودەوڵەتی
هێزێ ناودەولەتی جوولانی وەکو ئاکتۆرێکیە دەما تو فیلمێکی دروستکی دەرهێنەرێ فیلم ئاکتۆرێکی پیشان دەدن دەرهێنەرێ فیلم پرۆدوسێر ئەوەی کو سێناریۆ نویسیوە بەڕای من ئەمە ئەمریکا بریتانیا ئەوێ زایۆنی ژی تا حەدێکی تێدا قاوارێ زایۆنی ئیسرائیل و ڕۆڵێ تورکیا ژی تێدا هەیە باش جوولانی وەکو ئاکتۆرێکیە کۆ ڕۆڵێک دانێ هەگەر یێوە بزان بن رووسیا خوددان هێزێکی پڕ مەزنە رووسیا دەتوانی بە چەند تەیارە بە یەک دو تەیارە دەمە ئەوانە لە ئیدلیب دەرکەوتن دەتوان بوو تەف و تەنە بکە 30,000 هێزێ ئەسکەری لە ئیدلیب هەبوون 30,000 هێزێ ئەسکەری بە میلیشیای شیا و بە هێزێ ئەسەد دو بارەگەی ئەسکەری رووسیا هەبوو لە هەمەیمی لە تارتوس بەڵام هیچ بەرگریەک نهاتەکردندا لە ئیدلیب دەرکەوتن حالب حەما هۆمس حتا هاتنە دیمەشقی لە دیمەشقی هەر شەر نەهاتەکرد بەری کو ئەسەد بڕۆ بە 7-8 ڕۆژە چەندین تەیارێن مەدەنی لە حالەبێ کشاند ئەوراقێن دەستگای مخابرات پەرە لە بانک هەموو کشاند واتە بە فکرا من ڕێکەفتنێکی نەهینی ناودەولەتی ناوبینی زلهێزەکاندا چێبوو لێرێدا گۆڕینا نەخشەیە ڕۆژڵاتی ناوەڕاستە ئەمە یەک دوو هێزێ ناودەولەتی چاوە لە ئەلقایدا لابردن دوایی ئەوە مەجبور بوون لەگەڵ تالیبان تعامل بکەن هەمان تشی ئەمبێژن لە هێزên سادام لابردن لە عێراق دوایی لەگەڵ حیشتێ شعبی تعامل دکن لە سووریایژی هێزێ بەشەر ئەسەد لابردن ئێستا لەگەڵ هێزێکی تعامل دکن کە لە لیستێ تێرۆری ئەمریکادا و 10 میلیۆن دۆڵارژی بۆ سەرێ جوولانی دابوون هەگەریوە بزان بن هەموو وڵاتێن ناودەولەتی بە سڕە سەکنینە بۆ دانیشتن لەگەڵ جوولانی بکەن بۆ دیسا دەبارە سێناریۆ دەرهێنەرێ وێ مەسەلێ لە واشنگتۆنە لە لۆندنە جوولانی ڕۆڵێکی لەیزە فەرموو باش زۆر باشە من دەمەوێت سوود لە کاتەکە ببینم بەو پێی دەمەوێت زۆرترین وەڵام لە ئێوە بەڕێزان وەربگرم ئێمە دەزانین کە ئەم قۆناغا بۆ نمونە وەکو جەناب داماژەتان پێکرد کە جۆلانی ئەگەر بێت و ئەکتەر بێت و ئەوانی کە لە پشت دەرهێنەری ئەم ئەکتەرن یاخود لە پشت ئەم ئەکتەرەوەن ئەگەر بێت و وڵاتانی خۆر ئاوا بێت ئێستا دۆخەکە لە سووریا بەم ئاقارەی دەیاتوە چاوەڕێی پێکەنانی حکوومەتێکی ڕاگوزەری بەڵام دەبینین کە جگە لە ئەمریکا و ئیسرائیل هەندێک وڵاتانی ناوچەیش تورکیا قەتەر سعودیا ئیمارات دانەوێت کە ڕۆڵیان هەبێت لە بنیاتنانەوەی هەیکەلی سیاسی و ئیداری داهاتووی سووریادا ئەم وڵاتانە بۆچی دانەوێت لە کاتێکدا کە تەنها وڵاتانی زلهێز لە پشت ڕووخاندنی ڕژەمەکەی ئەسەدەوە بوون یاخود ڕۆڵی وڵاتانی هەرێمی لەو نێوەندەدا چیە کە دەبینین بە تایبەت تورکیا زۆر هەنگاوێکی کردەی گەورەی ناوە دوێنێ بینیمان وەزیری دەرەوەی تورکیا لە دیمەشق بوو ینی بە جۆرێک باوەشیان بێدا کرد کە وەکو نیشانی ڕایگشتی جیهانی بدەن کە ئێمە دۆستێکی لە مێژینەی یەکترین ئەمانە چیمان پێ دەڵێن بڕاستی پرسیاری تا هەموو حەقە بزێر بکڕی ڕۆژنامەنووسێکی زیرەکی زانی ئیسرائیل ئەم بێژن قاوارێ زایۆنی ئیسرائیل تا حەدێکی بەشەر ئەسەد ji bo hinek berjewengiya bo wan baştir bû li cîgey hêzên selefî Tirkiya ta axir deqîqe hez dikir li gel Esed rûdanişe ta hedekî Amerîka wan jî corek Rûsya İran li ser hine tiştê Esed rêk heftibûn belem li nakaw ku ew gorankarî pêk hat derecê yek Tirkiya divir da وەکو وڵاتێکی هەریمی ڕۆلێکی خۆ هەبوو تورکیا ویستی لەگەڵ ئەسەد دانیشە ئەسەد ڕەفز کرد تورکیا ویستی کۆ ئەسەد مەسەلەی ڕۆژاوای کوردستان بکە قوربانی ئەسەد ڕەفز کرد تورکیا ویستی
هێزی وی لە ئەفرین بمینن ئەسەد ڕەفز کرد تورکیا ویستی ئەسەد دەسەڵاتی خۆ لەگەڵ جوولانی وان دابەش بکە ئەسەد ڕەفز کرد تورکیا لە 2016 تایبەت لە 2020 بچڕی لە جواتê سۆچی ئاستانە لە 22 کۆمبوونەوەی ئاستانادا کو ئیران تورکیا سووریا رووسیا پێکی نابوون ئوردون عێراق ژی چاودێر بوون لەگەڵ یوێن بەڵام ئەسەد بە هیچ شێوەیەکی بە تایبەت ئاخر هیچ تعویزێک نەدا تورکیادا تورکیا لە ئاخر لازە ئەو هێزên جوولانی تا حەدێکی جوولاند تابی ئامریکا بریتانیا ژی لێ ئاگادار بوون دەما ترامپ سەرکەوت جۆرە دیپلۆماسیەکی جدی دەست پێ بوو لەسەر مێزی گفتوگۆ بە ڕووسەکان وتیان ڕووسەکان پەرچە خاکە کورسک بریتانیا ئامریکا ئالمانیا لەگەڵ ئوکراینە داگرکردنە دوایی 8 ساڵ یەکەم جارە 1000 کیلۆمترە قەرە خاکێ رووسیا کەتیە دەستی ئوکراینە رووسیا لە تەنگاو بوو لە ئوکراینە پێ وتیان دەبێت تۆ ئەسەد بفرۆشی دەستبەرداری ئەسەد بی ئێمە لە ئوکراینە هەنێکی تو تەنگاو ناکن هەنێک ڕێکەوتن دکن کاک ڕەمەزان حەز دەکەم لەسەر ئەمە هەڵوەستێ بکەین ئەوەی کە تۆ دێڵی خوێندنەوەی خۆتانە وەکو کەسێکی سیاسی توێژەرێک یاخود ئەمە زانیاریە لە ناوەندە دیپلۆماسیەکان پێدانراوە واتە رووسیا لە پای ئەو ناوچانەی کەسی کەوتۆلەوە ئاگاینە وازی لە سووریا هێناوە بەڵێ ئەوە ئاگاینە ئەوە نەتالیلە ئەوەی کو من ئێستا دڵێم نرخاندن نییە ئەمە ئاگاینە زانیاری من هەنە ئەوە یەک باش تابی بە تاواتی لەسەر هوردەکاریە چۆن ڕێککەفتن ئەوە داهاتوودا ئەشکەرە دەبە من لەگەڵ نە لەگەڵ ترامپ نەژی لەگەڵ پوتین زیاتر ڕێککەفتن لەگەڵ ترامپ هاتبووکردن ئەو ڕووداوی ئێستا سووریا دقاو من زیاتر لەگەڵ ترامپ ڕێککەوتن رووسیا و ئوکراینە ڕێک دەکەون چمکی ئامریکا دەخواست هێزی خۆ بکە ناو ئوکراینە بۆ ناتۆ قبول بکە خەریک بوو چەک شەڕی ئاتۆمی دەست پێ بە بەڵام ئەوە ئەسەدکردنە قوربانیەدا بۆ مەسەلەی ئیران لە سەردەمی ترامپدا ئەوانە قاسم سلێمانی کوژران و ئەم ئاخرا حەسەن نەسروڵا ئیسماعیل هانیەیی شەهید کرد و کۆمەلێک سەرکردین حەزبۆڵا هەماس ئیبراهیم ڕەیسی باس دەکەن دەبێت لە کۆپتەری ویدا ئەو 5,000 پێیجێری کو لە لوبنان تەقێنران دەبێت یەکێک ژی لە دەستی حیمایەیەکی یاریدەدەرێکی ئیبراهیم ڕەیسیدا بوو دناوە ئەو کۆپتەرادا ئامریکا ئیسرائیل و بجددی بریار دابوون لە جیە چەکی ئاتۆمی بخن یعنی دەخواستن کەراسەتێکی گەورە بەسەری ئیران بینن هەمان دەمێ علی هامەنەیی دخوازە کوڕی خۆ بکە ڕابەری کۆمەری ئیسلامدا دە ناوبینی هەنە کەسێ ناوە ئیرانێدا و لەگەڵ ئامریکا گفتوگۆ بازاریەکە بوو لە بەرامبەر لێنەدانی چەکی ئاتۆمی و بەرامبەر کۆمەلێک تشت ئیران ژی 4,000 هێزێ خۆ بە ڕێگەی لاسقیا برە تارتوسێ رووسیا بە کۆپتەری خۆ بە ڕێگەی هێزێ دەریایی بر بۆ تایرانێ باش بەشێکی وان رووسیا یارمەتی کرد ئیسرائیل ژی لێیان نەدا چوون بۆ لوبنانێ بەشێک ژی هاتن لە عەبوو کەمال و چوونە عێراقێدا هیچ کەسێکیش ئەو هێزا بۆمباردمان نەکرد لەبەر ئەوە بە شێوەیەکی جدی ئیسرائیل و رووسیا ئیران لە بەرامبەر دەستکەفتی مەسەلەی چەکی ئاتۆمی و کۆمەلێک مەسەلەی بن رووسیاژی لە بەرامبەر ئوکراینە دەستبەرداری ئەسەد بوون ئەوە یەک یا دیکەژی تابی ئیسرائیلژی کو ئەما بینی هێزی خۆهانی ناوە سووریایدا ڕێککەفتنی 1974 تێکدا یەکژی من دەخوازم بڕیا کاناڵی پەیام تشتێکی بڵێم باش ئەمڕۆ 23 مانگە وانە بەڵێ ئەمڕۆ 23 مانگە سەعات 10:18 دقە من ئەمە لە یوتوبێ تیکتۆک ئینستاگرام فەیسبوک ژی بەڵاو دکم باش دیمەشق دڕوخە بەرد لەسەر بەرد نامینە جوولانی ئاکتۆرێکی کاتیە زۆر ناخاینە
لە سووریا شەڕێکی گەورە چێت بە و گۆمێ خون چێت بە جا من نەخوازم بکەمە ناوە هوردەکاریدا نە پرۆژەی ئیسرائیلی گەورە سەردەکەوە بۆ ئێمە گرنگە هەڵبیلالی شیعیژی ئێمە زانم تێک چوو سووریا دەبێت سەرەتاییەکی کارەسەتبار حەز دەکەم پرسیاری دڵی خەڵک لێ بکەم ئەمانە بە دەقیقی زۆر بە متمانەوە باسی دەکەی ئەمە دەرەنجامی چی ئەم شەڕەکە لە سووریا ڕوودەدات و دار بەسەر بەردەوە نامێنێت لە سووریادا دەرەنجامی ئەوەیە کە ئەم هەموو کوتلانی کە لە چوارچەوەی ئەحرامی شامدا ئێستا کۆبوونەتەوە جۆرانی ناتوانێت تەحەکوم کا بەسەریان و جڵەوەکان هەر لە دەستی خۆی دابێت یاخود لەگەڵ هەسەدە ناگەن بەڕێکەوتن ینی ئەم ینی قسەیەکی هەیە لەم قۆناغی ڕاگوزەرەدا ئەگەر گەلانی سووریا نەگەن بەڕێکەوتن شەڕی ناوخۆ ئەگەرێکی چاوەڕوان کراوە ئەوەی تۆ باز دەکەی لە ئەنجامی نەگەیشتنە ڕێکەوتنێکە کە ڕوودەدات لە چیەوە ئەم بەڕاستیدا من حەز دەکەم بەێ من لە دڵدا حەز دەکەم پیرۆزبایی لە گەلێ سووریا بکەم باش بۆ ڕێژیمە ئەسەد ڕووخا من ژە دڵدا پیرۆزبایی بکەم ئەمڕۆ هێسێ دێ جماعەتە ئێنێک هێسێ بە سەرپەرشتیا فرانسا ئەمریکا هێزێ هەفپەیمانیان پێک وەدانشتن و گفتوگۆی دیالۆگی کوردی بەردەوام دەبێت دەستخۆشیژی ژە شێخ مرشید شێخ مەشوق خەزنەوی کوڕێ شەهیدی گەورە دکم کە ڕۆلێکی مەزن لەیست هەمان دەمێ ڕۆلێ سەرکردایان کوردژی من دەستخۆشی لە ئەوان دکم من حەز دکم ئێستا بە ڕێگەی کاناڵێەوە بڵێم سووریا دەبێت سیستەمێکی فێدراسیۆن سیستەمێکی دموکراتیک مەسەلەکە چارەسەر دەبێت لە ناخێ دڵدا حەز دکم ئەوە بڵێم بەڵام من واقعبینم من لە کاناڵێکی هێنێن پێشتر لە پەیام لە زۆر کاناڵا وتم ئەسەد درۆ من لەوێ باوەریەدا بووم ئەسەد کۆتایی پێهاچە بۆ چ شەڕەکە بەردەوام دەبێت لە سووریا 8 میلیۆن کەس هەنە جار دەڵێن 10-13 میلیۆن کەس جیگای خۆ گواردووە 7 میلیۆن کەس سووریا بەجی هیشتووە 600 میلیارد دۆلار لازمە بۆ سووریا سەرخوا بێ 500 گروپێن چەکداری هەنە بە تایبەت سووریا ئێستا دابەش بیا لەسەر 4 هەرێم هەرێمێک جوولانی هێتشێ و ئەو قەتیبەی دەرها هەنێکی باشووری دیمەشقەنە لە لاسکی ئەو دەرە هەنە بەشی دودیا کوردن قێسێ دێنە بەشی سیامەگو کەتیبەی دەرە ئەوێ هێتشی بەشی چارەمژی سۆم و ئارتێشا نیشتمانیت ئەوێ سەر بە تورکیا حەز دکە پێشراوی بکە لە دوایی من بشتلڕافەت حەز دکە حەسێکی کوبانێ بگرە وازیری کارێ دەروا ئێستا حقیقەت ئەوەی کو دیارە جوولانی زێدەتر دڵژێر تەسیری تورکیایدا بۆ ئیسرائیل گرنگ بوو بێ ناو خاکێ سووریا و 400 تەیارەی وان بۆمباردمان کرد جیە کیمیایی بۆمباردمان کرد ئەو هێزا هێتێشێ بەبێ چەکی گران هیشت ئەوەی مەبەستی ئیسرائیل بوو کرد و هەنێک بۆ داهاتوو بۆ کۆریدۆری داوت هەنێ هێزی خۆ بەجی کرد ئامریکا پێویست بوو ئیران رووسیا لەوەی نەمینە گەیشتە هەدەفی خۆ تورکیا ئێستا سەرۆکۆماری تورکیا ژی وێ سەردانی دیمەشق بکە پشتی چەند ڕۆژە هەدەفی تورکیا ئەوە وەکو ئەم سووریا وەکو دەولەتێکی ناوەندی بمینە ئۆتۆنۆمی نەدن کورد و کوردا بێچەک بکە هەدەفی یەکەمی تورکیا کوردا بێچەک بکە لە چەکی کورد دەترسە ئەوە بەشێک جوولانیژی لە هەفتێ 5 هێزا پێکتێ بەلەم ئەساس 15 هێزن هێزên داعش و ئەلقەیدا دخوازن ببنە هێزێکی جیهانێ دینی خونێ ینی مەسەلەی خونێ رادیکال ئەوانە ڕاستی هەنە تشتێ ئەوانە دکن دە دینی ئیسلامێدا نینە ئەوانە دخوازن ئەو سەرکەفتنە کۆ لە دیمەشقی پێکینانە ببن بۆ عێراق و سووریا دەبندا دە پشتویدا بریتانیا هەیە لە بریتانیا ئۆقمەت هەیە بەلەم شای بریتانیا هەیە پێشتر شاژم بوو شای بریتانیا 500-600 ساڵە حکومێ دنیای دکن ئەوە پشتگیریە هێزی سەلەفی دکن هەدەفێ دیکە عێراقە پشتیوی دچە ئیران پشتیوی ئەوە ئیریشی رووسیا ئاسیا ناوەڕاست و کافکاسیا بکن پرۆژه ئیسرائیل هەیە ئیسرائیلی گەورە و پرۆژه تورکیا هەیە ئەم هێزانە هەموو دناوە سووریایدا کۆمبوونە ئەوە فەرقە لەگەڵ عێراق عێراق هێزن
هێزن کاک ڕەمەزان سوپاس دەکەم چەند خولێکێک بۆ وێ ئەو هێزانە هەموو هاتنە بەرامبەر یەکدوو ناکۆکی وانێ جدی هەنە 500 هێزێ چەکدارن ڕاستە تا حکومەتی ڕاگوازار حتا مانگی سێ بە بەڵام لە دوای ئەوە شەڕێکی گەورە چێت بە ئەوەی پرسیاری خۆ بکە فەرموو باش خوێندنەوەی هەیە من لەگەڵ زۆرێک لە چاودێرانی سیاسی کە دۆخی ناوچەکان خوێندوتەوە قسەم کردووە بەشێکیان پیان وایە کە ئەمە لە ئەم قسانە ڕاستن بەڵام لە چوارچێوەی نەزەڕی موامەرەدا بیرۆزی موامەرەوەی کە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست لە هەموو جوڵەیەکی خۆرئاوا بترسن هەموو حرەکەیەکیان بە جۆرێک لە جوڵە بە مەترسی بۆ سەرخۆیان لێک بدەنەوە ئەم قسانەی تۆ لەم چوارچێوەی نەزەڕی موامەرەدا یاخود دووبارەی دەکەمەوە ئەمانە زانیارین بە تایبەت سەبارەت بە عێراق ئێوە ڕەئی ئێوە چییە ئەم گفتوگۆیە و ئەم قسانەی بەڕێستان دەمێنێتەوە وەکو خۆشت ئاماژەت پێکرد دواتر بڵاوی دەکرێت شەڕی حەشدی شعبی دەکرێت عێراق بە تایبەت نوێنەری نەتەوەی گرتوەکان هەفتەی داهاتوو هاتووەتە لای ئایەتوڵا عەلی سیستانی داوای کردووە بە یاسا حەشدی شعبی هەڵبۆشێتەوە ئەمە پێشەکیە مقەدیمەیە بۆەوەی کە شەڕەکەی دواتر ڕوونەدا لە دوای هەنگاوی یەکەم باشە ئەوەی کوڕوو داوە بخۆ معاملە یعنی من باەمە نەکۆ ڕەمەزان کەریم چ دلێ بڕێز پەیام لە چ دەبێ باە باواقعبی بن نە جوولانی ئەو هێزاوی هەبوو بە ئەم شێوەیە بێ 13 ڕۆژە بڕوخینە رووسیا بۆ بێدەنگ بوو ئیران بۆ بێدەنگ بوو مەسەلە دیمەشق بۆ بە بێت شەڕ بجی هیشت ئەوەی کوڕوو داوە بخۆ معاملە پلانێکی گەورە لە پشتە ئەوەی عێراقی ڕوودا نۆت وڵاتên هێزê navdewletî hatin Sadam ڕووخاندن کورد پێدا بەشدار بوو سەر و کۆمار وازیری کارê derve cigirê se ئەوەی لە سووریا cawaz e lêrêda nexşeya rojlatê min di seretayî bername de wîtim sede heftê peymanê lozan hilweşiya dewletê Îraq hilweşiya dewletê Sûriya hilweşiya di sereda Îran tê Îraqêj deshilatê şiya wê bigwarin dixwazin hêzê Sunna bîne ser hukm û ewey dîke ewey êsta zor de em nava da tirsê gewre lê histawe pêvajoya aştî dest pê kiriye Tirkiye belem planekî cidî he bû Tirkiye jî daweş bibe û min hez dikim lêrê tiştekî bêjim dilên metirsiyekî gewre li ser Kurd he heger Amerîka Trump destberdarî Kurd jî bibe Fransa jî ta hedekî İsraîl belem Fransa Almanya rêge nadin qetlyamê Kurd bêkirin ewe yek du İran û Rûsya jî bi rêgeyê Kurdistan bi dergehê Kurd ve dixwazin bêne nava Sûriyeyê de xwe bicîkin Kurd ditwanin hem li gel İran muamele bikin hem li gel Amerîka ewey axir bêjim li em sê çar manga hêzê navdewletî ewey canabêt bas kir meselê netewên yekgirtî li gel Ahmet Şara rêk heftine yekem dibe dijî terorîzmê ve di do dibe oqmeta xwe kirawa ve bû hemû leyenê dîke sisê dibe bi hestê tolastandinawa hemberî paşmawayê hezbê Beas nêzik nebe ewey tawan kirine cawaz e çar dibe dabînkirina asayîş û yekîtiya Sûriya dabînke û pênc nabe wekû Sîsî li Misir bibe dîktator yan jî wekû Qays Saîd li Tunus ewey dîke hêzê navdewletî wadek li Ahmet Şara wergirtine em bêjin Cûlanî bû ku hêzê êrişê ser Kurdan neke bû wê birêz mazlûm abdî wî ême sîstemê federasyon çênakin û guftûgoyê Kurdî dest pê bû زۆر بەڕێز ڕەمەزان کەریم چاودێری سیاسی سوپاس بۆ وتەکانی بەڕێزان بەو پێی کە پێشتر خۆتان یەک دقه باشە سوپاس دەکەم بە کورتی بێ سوپاس دەکەم میوانەکەی تریشم دەمێکە لەسەر خەت بەڵێ فەرموو گەلێک سپاس عەزیزم بەڕێز ڕەمەزان کەریم ئەگەر شتێکت مابێ لە خزمەتتان فەرموو دوا قسەت بەڵێ تشتێک مایە بەڵێ تشتێک مایە لە قامپێ ئالخۆل 42,000 بۆ 45,000 تێرۆریستên داعشانە هەگەر بە ئایلە حەساب بکن digêje 80,000 ئەوانە li jêr deshilatê Kurdan e hêzên navdewletî heta li gel İran û Rûsya hatine ser xet bi hiç şêweyekî êrişekî gewre li ser
قیسێ هێسێ ڕوونادە جارێ ئەم وازە وا دەبینە بەلەم شەڕێکی گەورە هەموو کەس لە دژی کەس لە پێشمە هەیە. دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز ڕەمەزان کەریم چاودێری سیاسی بۆ پێی پێشتر بەڕێزتان ئاماژەتان پێکرد کە ئیلتیزاماتی ترتان هەیە حەزمان کردنی و کاتژمێری یەکەم لەگەڵ بەڕێزتان قسە بکەین. سپاس بۆ سەرنج و خوێندنەوەکانت. دێمە لای مامۆستا فاروق محەممەد چاودێری سیاسی. مامۆستا فاروق ببورن زۆر لە ستۆدیۆ هێشتمانەوە بەڵام تر ئیلتیزاماتیشی بوو کاک ڕەمەزان کەناڵی پێیان شاشەی پێم ماڵی هەمووتانە ئیتر ئێوە بە میوان نازانین خاوەن ماڵن. مامۆستا کۆمەڵێک ڕوئیایی تازەی هەبوو کاک ڕەمەزان جۆرێک ئەوەی کە خوێندنەوەی بۆ دەکەن لە چاودێران کۆمەڵێک دەست لە سووریادا هەندانەبێت دەستیان لە سووریای داهاتوودا هەبێت کۆمەڵێک میحوەر هەن بەڵام ئەو کاک ڕەمەزان کۆمەڵی خوێندنەوەی جیاوازتری هەبوو بۆ دۆخەکە ئەوەی کە دەبینین سەردانی هاکان فیدان وەزیری دەرەوەی تووشیا بۆ دیمەشق و لە ڕۆژانی داهاتووشدا کۆمەڵێک سەردان بۆ دیمەشق دەکرێن ئەمانە لە چ زمنێکدان دۆخەکە تا ئێستا لە کۆنتترۆلی ئەحراری شام و لە کۆنتترۆلی ئەحمەد شەرعدایە یاخود ئەوان دانەوێت کاریگەریان هەبێت لەسەر دەوڵەتی داهاتووی سووریا. بەڵێ زۆر سواز بۆ جەنابتان ئەسڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. زۆر سپاس. دیارەوە شاراوانی ڕوون و ئاشکرایە کە ڕژێمی ئەسەد لە ساڵی 2011 کە ڕوبەڕووی باڵی خۆشاندانی جەماوەری سووریا لە چوارچێوەی بەهاری عەرەبیدا بووە ئەوەی کە هێشتبیەوە ڕاگرتووە تا ئێستا بریتی بوو لە معادلاتی ئیقلیمی و نێودەوڵەتی بە کاتێک کە ئەم معادلەی لەسەری هەڵگیرا یاخود ئەم پشتیوانی کە هەیبوو ئەو هاوکاری کە بۆی دەکرا کە هەڵگیرا وەیتر ئەو بکە ڕژەمەکە ڕووخاو بینیمان کە لە ماوەی 11 ڕۆژە بە دیمەشقی پاتخشەوە دەستی بەسەراگیرا و ئەسەد هەڵات. بۆیە بێگومان ئەوەی کە لە سووریادا ڕۆڵ ئەبینێ کۆمەڵی معادلاتی ئیقلیمی و نێودەوڵەتیە یاخود هەرێک لە وڵاتانی هەرێمی نێودەوڵەتی ئێوێ ئەو بارزەکەی کاتوتە ئاراوە لە بەرژەوەندی خۆی بیخۆزێتەوە و حکومەتە بێتە ئاراوەکە دوجار ئەوەی کە بەرژەوەندەکانی ئەوە بیپارێزی یاخود ئەو خواست و مەرامێکی ئەو هەیەی بتوانێت ببێتە بەشێک لە ئەجندای داهاتوو لەو دەوڵەتەدا. ئێستا لە ئەوەی کە کۆمەڵێک کارکتەری سەرەکی مای لە ناوچەکەدا بۆ نمونە ساسی سووریا بکەین کۆمەڵێک هێز لەناو خۆی سووریادا هەیە و هەروەها کۆمەڵێک معادلاتی ئیقلیمی دەولیش هەیە بۆ نمونە ئەوەی کە بەرژەوەندی هەیە و کارکتەرێکی سەرەکیە لە سووریادا لە ئێستا دەبریتێت لە تورکیا و بۆ سەردان و بۆ کە جنابیشت باسی کرد بۆ سەردان و بۆ گەرمەگوڕی پێشوازیکردنە و هەروەها کە ئەردۆغانیش ڕایگەاندمەوە پەیوەندی باشمان لەگەڵ ئەحمەد شەرعدا هەیە و هەروەها لە پێشتریش کە با بڵێن هاکان فیدان کە پێشتر بەرپرسی دەستگای میتی تورکی بووە ئێستا وەزیری خارجیە و بێگومان لە ئەم کەناڵان لەگەڵ ئەم هێزانەدا پەیوەندی و کۆنتاکتا بوون تا ئەگا بە ئەمڕۆ بۆیە علاقەیەکی و زۆر لە هەژبوونی تورکیا بەسەر ئێستای سووریادا یاخود بەلا هەیە تەحری شامەوە ئەبیندی ئەمە دەمێ بزانم ئەم میحوەری لە ناو خۆی سووریادا گەلانی سووریا هەژمونیان بەسەر سووریا و دیمەشقدا لەم خۆناغەدا بەهێزترە یاخود ئەم میحوەرانەی لە دەرەوە دانیوە کاریگەریان هەبێت. نکوڵی لەوە ناکرێت کە گەلانی سووریا دژی ڕژەی بەشار ئەسەد بن و ئەوان لە 2011 بەردەوام خۆپیشاندانەکەن و تاگەی بە ئەمڕۆ تەمەکاڵین سووریانی هەموو پێگاتەکانی سووریا و هەموو ناوچەکانی سووریا بێگومان بە دیمەشقشەوە ئاهەنگانە بینین کە دەکرێت بۆ دەبڕین خۆشحاڵی بۆ ڕۆشنی ئەسەد و ڕژێمەکەی و ئەو هەموو ستەم و زەبر و زەنگەمان بینی کە لە زیندانەکانە چی گوزەراوە چی ڕوویداوە چەند تیاسەش هەزاران کەس بێسەر و شوێنە بێگومان ئەمە جەماوەری با بڵێن سووریا جۆرەجگان خۆشحاڵە و خۆشحاڵە بەڵام لە لای کەشەوە هەندێک بە گومان و لە دۆخەکە ئەڕوان و لیان ڕوونیە کە ئاینمەبەستەکەم ئەوەی کە ترسیەوە کە شۆڕشەکان بدزرێت لەلایەن وڵاتانی هەرێمیەوە یعنی تەنها خۆشحاڵێکە و سەرکەوتنەکە بەسەر ڕژەمی ئەسەددا بەسە چونکە بەڕاستی ڕووخانی ڕژەمی بەشار ئەسەد حتا وەکو بەپرسی هەسەدە مەزڵۆم کۆپانەی وتی ئەمە نەمان دەزانی ینی بەم خێراییە دەڕۆخۆی حەزبێک کە 125 خاکی سوورەی لەبەردەستە نازانێت کە ڕژەمەکەی بەشار ئەسەد دەڕوخێ. ئۆپۆزیسیۆنی سووریا ئەحراری شام خۆشی وەستەکەمەوەی خۆی بۆ ئەم خۆناغا ئامادە کرده بوو ئەگەر خۆی ئامادە نەکردووە بۆ خۆناغی دەوڵەتداری ئایا مەترسی ئەوە نییە کە لە ژێر کاریگەری وڵاتێکی وەکو تورکیا
شۆڕشەکان جۆرێک لە جۆرەکان دەستی بەسەردا بژیرێت؟ بەڵێ تەمەند ئەوی تا ئێستا تەحریری شام هێنایەتی بە شێوەیەکی ئەرێنی و باش هاتوۆتە پێشەوە و بیرمان نەچێ ئەمان بەر لەوەی کە بیانە دیمەشق و ئێستا کە لە سەربەندی پێگەیانی حکوومەتی ئینتقالیدا پێشتریش حکوومەتی ئینقازیانە بوو لە ئیدلیب لە ئەو ناوچان دەکەواتەمان بە جۆرە جوگان دەست و پەنجیان لەگەڵ ئەم جۆرە ئیداری حکوومەتی ئینقاز و کاتیە نەرم کردو ئەم کارکتەرانێکی ئێستا ئەینە سەر بەڕێوەبردنی حکوومەتەکان ئەمانەون کە لە ئیدلیب ڕۆڵی سەرەکییان هەبوو و زیاتریش کارکتەری بەڕاستی گەنجن هەر لە محەممەد بەشیر کە مواردی بۆ منە 1992 ئەحمەد خۆی 82 بۆ نمونە ینی کەسانی بەڕاستیانی تاڵا دێگە ینی گەنجن و ئەمە لەلایەک بووە ینی ئەمە کاڵم معادلاتی ئیقلیمی ئەوتمان تورکیا لەلایەک بەڵام لەو لاشەوە بۆ نمونە ئیسرائیل جوڵەی کردووە و لە جۆرانیش هاتوۆتە نزیکترەوە لە دیمەشقی بە جۆرەکان نزیکە ئەمە لەلایەکەشە وڵاتانی عەرەبی بە جۆرە لە با بڵێن چاودێری دۆخەکە ئەکەم زانن دۆخەکە بەرەو کوێ دەڕوا چونکە بیرمان نەچێ ئەوەی کە لە ڕابردوودا ڕۆلی هەبووە لە ڕوخاندنی حکوومەتەکەی محەممەد مورسیدا وێڕای وڵاتانی نێودەوڵەتی وێڵای ئەمریکا ئیسرائیل کۆمەڵ وڵاتی عەرەبیش ڕۆڵیان هەبوو لە ڕوخاندنی حکوومەتەکەی محەممەد مورسیدا لەوانە بۆ منە ئیمارات سعودیە بۆیە تا ئێستا ئەمانە ینی بە جۆرە لە جۆرەکان چاودێری دۆخەکەن و ینی با بڵێن ڕازینین لە تەواوی بارە دۆخەکە بەڵام چاوەڕێ ئەەکەن لەلایەکەوە توانین بڵێن سراعێکی عەرەبی و ئیسرائیل لەگەڵ ئێرانیشدا هەیە وێڕای تورکیا بۆ ئەوەی کە لە با بڵێن سووریا ئێستا لە ژێر هەژبوونی ئێرانە چۆتە دەرەوە یاخۆدەوەی کە هیلالی شیعی بوو قەتعی تێکەوتووە وایە تر جۆرە جۆرەکان ئێران لە سووریادا ئێستا ڕۆڵ و پێگەیەکی نەما بەڵام ئێران بەچی ڕازی دەبێت لە بەرامبەر بێدەنگبوونی ئەمەدا یاخود ئێران کە خۆی ڕادگەین ئەڵ نایانتوانی با بڵێن بەرگری بکەنەوەی تر نائکرا با بڵێن سوپای ئێران لە بری سوپای با بڵێن عەرەبی سووری شەڕکە ئەمە جۆر وەکو پاسەیەک بۆ با بڵێن کەوەی کە بەرگری نەکردووە لە ئەسەد لە بەرامبەر چیدا ئێران بێدەنگە بێت ئەگەر بەرژەوەندەکانی ئێران کەوتە مەترسیەوە ئێران جارێکیکە لە ڕێگەی با بڵێن هێزە وەلایەکانیەوە لە ڕێگەی ئەوانەی هێزانی کە وابەستەی ئەوەن چ لە ناوچەکەدا بێت چ لە عێراقا بێت چ لە شوێنەکانی دیکەدا بێت ئایا دەستوەردان ناکەن لە کاروباری ناوخۆی سووریادا یاخود کۆمەڵی هێز ئەمڕۆ لە سووریادا هەن وەکو هێزی با بڵێن ئەوەی تەحریری شام هەیە هێزی هەسەدە هەیە و لەو لاشەوە هێزی سوپای نیشتیمانی کەم لەژێ هەیمەنی تورکیادان و پاژماوەکانی داعش لە خۆریکی خۆڕەخستنەوە جارێکیکە با بڵێن هاتنەوە سەر گۆڕەپانی سیاسی لە سووریادا بن و ئەگەر وڵاتێکی نێودەوڵەتی یاخود ئیقلیمی بتوانێت هاوکاریان بکەوە خۆ بیان جوڵێنێ ینی ئەمە دۆخەکە جۆرە لە دەڵەمەی بەخۆوە دەبینێ ئەوەی کە دواتر ئەو حکوومەتێک کە پێک دیە ئەتوانێت چۆن هەموو پێکاتەکان ڕازیکە و بەرژەوەندی وڵاتان جۆرەجەکان باڵانس ڕابگرێ ئەو کاتە بزانین ئایندە چۆنە بێ ئەو کاتە وڵاتان بە پێی بەرژەوەندی خۆیان لەگەڵ دۆخەکە مامەڵاکەن وێڕای ئەوەی کە ئەمریکاش وەکو هێزێکە بەتاوی کە ترامپ لە 21 ساڵی داوتە دێ سەر دەسەڵات ئەو کاتە ترامپیش بێگومان ئەجەندا و بەرنامەی خۆی هەیە ئەگەر بکرێتوانین بەسکی زۆر باش شما سەفاڕۆخ ئێستا سووریا لە قۆناغێکی ڕاگوزەردایە ئەحمەد شەڕ توانایی کۆنتترۆلکردنی ئەم دۆخەی هەیە بۆ دروستکردنی حکوومەتێکی ڕاگوزەری نیشتیمانی توانایی ڕازیکردنی دڵی ئەم هەموو پێکاتەی هەیە ئێمە پێکاتێکی سەرەکی لە باکووری فورات دەبینین کە هەسەدەیە دەتوانن لێک نزیک ببنەوە و لێک تێبگەن کە ئێستا ینی چاوەکان بە زۆری میدیا لەسەر ئەمانە و لە ئەگەری ڕێکنەکەوتنی هەتەشە ئەحراری شام لەگەڵ هەسەدا چی ڕوودەدات دۆخی ناوخۆی سووریا بەرەو شوێ دەچێت بەڵێ دیارە تا ئێستا خواستێکی بۆی کەم هێزانە ڕێک بکەون بێگومان خواستی ناوخۆی خواستی هەردوولانە سووریا هەیە با دەرەکی لێگەڕین جارێ خواستێکی ناوخۆی سووریا هەیە کە هەردوو لە ئانوێ ڕێکەون تا ئێستا هیچ لە دوانێکی دژبەیەک نەدراوە و ئەوەی کە با بڵێن ئەحمەد شەڕ ڕایگەێنێ و ئەوەی کە مەزلوم کۆبانی ڕایگەێنێ تا ڕادێک لێک نزیکی جۆرە لە خۆگونجاندن لەگەڵ دۆخەکەدا هەیە بەڵام ئایا لە سەروبەندی ئەم حکوومەتە کە تا مانگی سەی ئایندە قەرارە بەردەوام بێ و دواتر بێ با بڵێن قۆناغێکی نوێ
ئەم مەرحلەی انتقالێک کۆتایی پێ بدووە بێگومان دەستور بنووسێتەوە بێ یاسای انتخابات لە وڵات هەڵبژاردن بکرێتەوە حکوومەتێکی با بڵێن دواتر بێتە ئاراوە ئایا ئەم ئەتوانن هەموو هێزەکان بتوانن بگەنە ڕێکەوتنێکەوە دەستورێک بنووسێتەوە بۆ سووریا کە هەموو پێگاتەکانی سووریا پێ ڕازی بن کورد ئەتوانن پرسی کورد لە سووریادا بە شێوەیەکی ئاشتیانەوە ئەوەی کە دایانەوێ بگەن بە چارەسەر و بە ڕێکەوتن ئەگەر بگەن ئەوە بێگومانەوە کارێکی ئەوە خواسێکی با بڵێن ئێستای سووریەکانە بەڵام ئایا وڵاتانی هەرێمایەتی نەخش و ڕۆلان چی دەبێت لێرەدا بۆ نمونە ئەوەی کە تورکیا ئێوێ تورکیا ناشارێتەوە ئەو بە هەموو جۆرەی دەوێت بە تەنیا خوێنەوەیکە تورکیا تەنها کۆبانی لەم قۆناغە بە ئەمری واقع و بەهێز دەوێت دواتر جۆرێک لە جۆرەکان ڕازی بێت لەگەڵ دیمەشق ڕێکەوتن بکە ئەوەی کە خۆیان دانێت بەڵام لەم بەشەی کە پێشتر ناوچ دەیەوێت بە کوردەکەی لەسەر نەخشەکە ناوچەی 40 کیلۆمەترەکە بە قوڵای 5 کیلۆمەتر لەگەڵ ئەو ناوچانەی کە هێزەکانی هێزی نیشتیمانی ئەوانەی کە سووریا دامیان دەکات بێکەوە بیان بەسێتەوە ینی کۆبانێش ئەو قەتعی تێدا نەمێنێت دواتر ڕێگە بە هەسەدە و ئەحراری شامدا ڕێککەون خوێنەوەیەکی لەم جۆرە هەیە تووشی ئەمەی دەبێت واتە ئەمە بۆ سابە بێ دەبێت شەڕی کۆبانی حتمی بێت ئەمە بۆ با بڵێن بۆ شتێکی ئانی بۆ ئێستا ئەمەی دێ بەڵام تورکیا لە دوانەکانیدا ناشارێتەوە ینی بۆ منە هێزەکانی هەسەدە و هێزەکان ئەخاتە ڕزی داعشەوە کە پێی وایە ئەمانە هەموو هێزی تیرۆریسین و ئەبێ ئەمە نەمێن و ئەبێت چەک بکرێن و ئەو ئەوانی کە ئەبێ بوونیان نەمێنێت بێگومان ئەمەش کارێکی ینی کارێکی ئەستەمە لێسادا حکوومەتی سووریا بتوانێت ئەمە بکە ئەگەر چی هێزەکانی هەسەدە ناشارنەوە کە دەڵێن ئامادەن ببنە بەشێک لە سوپای سووریا و ئەمەش کە لەگەڵ خواستی ئەحمەشەکەڵێ بێ هیچ هێزێک لە دەرەوەی دەوڵەت نەمێنێ واتە ئەمان ئامادەن بستن سوارچی وەزارەتی دیفاعی حکوومەتی سوودیەوە واتە بە زۆر لە جۆرەکان هەرچی با بڵێن پاسا و بیانووە بڕیویانە یاخود هیچ پاسایەک نادەمە دەستەوە کە ئێستا بۆی کە ئەم دوو هێزە بتوانن ڕوبەڕووی یەکتر ببنەوە بەڵام ئایا لە حاڵەتی ئەگەر بۆ نمونە هێزەکانی هەسەدە چوونە پاڵ هێزی با بڵێن دەوڵەتی سووریدا لە چوارچێ وەزارەتی دیفاع مانەوە تورکیا بەمە ڕازی دەبێت بەمە لێ دەگەڕێت کە و هێزان لێسا ئەتوانین بڵین نەخرەوەی کە خواسی ئەگەر ئارەزومەندانەی بێگومان تورکیا بەمە ڕازی ناوێت بەڵام شتەکە بە چەند بۆدێک کەشەوە بەسراوەتەوە یەکەم لەوانە ئایا ئەمە ئەبێتە پاڵنەرێک و بۆی کە پرۆسی ئاشیر ناخۆی تورکیادا دەست پێ بکە ئەگەر بۆ نمونە پرۆسی ئاشیر لە تورکیا دەست پێ بکە و هێزەکانی کە با بڵێن هێزەکانی باکووری کوردستان و یاخود بڵێن قەندیل و کە مرۆنەت بنوێنن بۆی کەم پرۆسی ئاشی دەست پێ بکات جۆرە جۆرەکان ئاشتی بێتە ئاراوە لە تورکیا ئەمە کاری یاخود بڵێن کێشەی کورد لە پرسی کورد لە تورکیا بە شێوەیەکی ئاشتیانە بەرەو چارەسەری هەنگاو بنێ ئەمە کاریگەری دەبێت لەسەر خاوکردنەوەی دۆخەکە لە با بڵێن لە سووریا و لەسەر هەسەدە مامۆستا هاوکاران مامۆژۆ بۆ دەکەن چەند خولێکێکی کەممان ماوە پرسیارێکی گرنگ کە بۆچی چەند جارێک هەسەدە داوا دەکە هەرچەندە بابەتەکەمان شتێکی دیکەیە بەڵام ئەمە زۆر گرنگە بەلامەوە بۆچی چەند جارێکە داوا دەکە کە ئەمریکا ئاگربەستی درێژخان ڕابگەێنێت لە نێوان بە هەسەدە و لە نێوان سوپای نیشتیمانی سووریا ئەوەی کە تورکیا دامیان دەکات بۆی کە مەترسێ لەسەر کۆبانێ نەمێنێ بەڵام هەر 5 ڕۆژ هەفتە ینی ئەمە ئاگربەستە درێژ دەکرێتەوە بەڵێ طبعا ئەوەی کە یەکێک لەوانەی کە با بڵێن چاوەڕێکێک کە دۆخەکە گۆڕانکاری بەسەر خۆی دابێن ئەگەر تاوان کە دێتە ئاراوە بریتێ لە دەست بەکاربوونی ترامپ ترامپ ئەگەر چی با بڵێن لە ئێستادا بۆ نمونە هێزەکانی ناوچەکەدا زیاد کردووە ژمارەی سەربازەکانی زیاد کردەوە و ڕای دەگەێنە کە پشتوانین لە هەسەدە ئەکات وە دەستبەرداری کورد ناوێت بەڵام بمانێ نەمانە جۆی لە نیگەرانی بەرامبەر بە ترامپ هەیە چونکە لە پێشە لە سەردەمی ترامپ بۆ ئەفرین گیرا و وەیتر قسەشی نەکرد و هێزەکانیشان لەگەڵ رووسیا لە ناوچەکەدا هەبوون و کشانەوە بێدەنگیشیان هەڵبژان شتێککە بیرمان نەچێت کە هەرۆک جۆن بۆڵتن کە ڕاشکاری ئاسایشی نەتۆی ئەمریکا بووە لەگەڵ ترامپان نەگونجاو وازی هێنا لە کتێبەکەیدا ڕژوو ڕووداغان دەڵێ ئەردۆغان هیچ لەو سەکردارم کە بە ئاسانی دەیتوانێت لەگەڵ ترامپا بگا بە لێکتێگەشتن و بەڕێکەوتنێک بۆیە ترسێکی لەوەی کە لە سەردەمی ترامپە چکە ترامپ
با بڵێن ناتوانانی ترامپ زمانەتی سەدەمی ترامپ بکرێت و برارەکانی با بڵێن پەلەپەل و هەڵبەستداوای زۆری پێوە دیار بوو لە ڕابردوودا و سروشتی دۆناڵد ترامپ بەم جۆرەیە بۆیە ترسێگەیە لەوەی کە ئەگەرچی پێداگی لە پشتیوانی کوردەکە بەڵام بە جۆرە لە جۆرەکان دواتر لەگەڵ تورکیادا جۆرە لە دێگەشن بێتە ئارا و ئەمریکا دەستبەرداری هەسەدە بێت و دەستبەرداری کورد بێت لە سووریا. زۆر بە کورتی سوپاس دەکەم ئەوە لە ماوەی یەک دوو خولەکێکدا هەسەدە دەڵێ مە فیدراڵیمان ناوێت سەر بەخۆی ئەوەمان ناوێ ینی ئەمە مەزلوم عەبدی باشکرا ڕایگەاندووە بۆ پرسی چەکدادان هەسەدە چەکدادەنێت طبعا هەسەدە وەکو چەکداران قورسە وەکو چەک دابنێ ینی لێک نزیک نین مەبەستم ئەوەیە کە هەسەدە و دیمەشق لێک نزیک نین بەڵام ئەوەی کە چی ماوە لەسەر شتێکی ناکۆکەی لە نێوانیاندا ڕایگەشتی بیزانێت ئەوەی کە هەسەدە ڕایگەاندووە ئامادەی هێزەکانی بخاتە چوارچەوەی هێزەکانی دەوڵەتی سووریا چەکدانان شتێکە و دەمەچکردنی هێزەکەی بخاتە ژێر دەسەڵاتی وەزارەتی دیفاع ئەمان شتێکی دیکەیە بۆیە چەکدانان بۆ هێزێکی وەکو هەسەدە کارێکی قورسە کارێکی خۆکوژیە بێگومان چکە ئەو با بڵێن مەترسی لەسەرەوە ئەمەش ئەگەر چی بۆ نمونە وتمان جۆر لە تێگەشتن هەیە لە بینی دیمەشق و لە بینی هەسەدەدا بەڵام ئەوەی کە تاسە نیگەرانی بریتێ لە هەڵۆسی تورکیا چکە هەڵۆسی تورکیا کە بەتایبەتی هەژمونیشیە بەسەر ئەم با بڵێن بارودۆخی کە لە دیمەشق هاتوۆتە ئاراوە بەڵام ئەتوانین بڵێن ئەگەر تورکیاش دەستبەرداری ئەم خواستانەی نەبێ بەرامبەر بە هەسەدە ئەو کاتە معادلەکە ڕەنگە بە جۆرێکیکە بگۆڕێ و کوتمان وڵاتانی دیقەی ئیقلیمی هەیە کە ئەتوانن دەزۆردان لە بارودۆخەدا سەفاڕۆ کۆتا پرسیارم زۆر بە کوردی ئەمڕۆ هەوڵێکە بووە دانیشتێکە بۆ لە نێوان مەزلوم عەبدی و ئەنە کەسە بە نێوەنگیری فەڕەنسا و ئەمریکا دەمێکیشە دووسێ ڕۆژە ئیشی بۆ دەکەن بۆی کە لە گوندێک دابنیشن بێکەوە ڕابوەڕنەوە ئەمە ینی ئومێدی باشی لێ دەخوێندرێتەوە بۆی کە کورد بە یەک پاکێت بچێ نەک بە دووسێ فەرع بچێ بۆ دیمەشق و گفتوگۆ لەسەر مافەکانی بکات ئەمە سەرەتایەکی باشە و کارێکی باش ئەگەرچی درەنگ وەختە چونکە دەکرا بۆ نمونە لە مێژە بۆ من ئەو هێزانی ئەنە کەسە لە دەرەوەی با بڵێن سووریان و لەگەڵ با بڵێن پێدەوە لەگەڵ هەسەدا لە ڕابردووە نانتوانە بگەن بە لێک تێگەیشتنێک بەڵام ئێستاش کە یانێ بێ پێکەوە بە یەکەوە بە یەک پرۆژە بچنە دیمەشق ئەوە کارێکی باشە بەڵام ئەوەی کە هەیە تاسە نەگەیشتونەتە ڕێکەوتن بەڵام بڕانەداوە کە کۆبوونەکان یاخود یەکتر ببینین جارێکی دانیشتنەوە بۆیە ئەگە بتوانن بە یەک پرۆژە کە تعبیر بێت لەسەر هەموو هێزەکانی با بڵێن کوردانی سووریا دیمەشق ئەوە کارێکی باشە و بێتە پاڵپشتێکی بەهێز بۆ ئەوەی کە بتوانن داواکارەکانیان و با بڵێن پرسی کورد بنە قۆناغێکی باشتر و بە پێگەیەکی بێسرەوە بتوانن دانوستان لەگەڵ حکومەتی دیمەشق بکەن. زۆر بەڕێز دکتۆر فاروق محەممەد توێژەری سیاسی سوپاس بۆم دەرفەتە بوورەکە لە سەرەتای بەرنامەکەدا تاخیرمان کردی دووبارە سوپاسی ئامادەبوونی بەڕێستان دەکەین سوپاس بە وتەکانت و میوانەکەی هەولێریشم کە ئێستا نەماوە لەگەڵمان بەڕێز ڕەمەزان کەریم جارێکی دیکە سوپاس بۆ ئەویش خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان هێنا بە ماڵخەی بەرنامەی گفتوگۆ بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین کاتێکی باش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ